السلام عليكم ورحمة الله وبركاته. بۆ خاتی الله تعالى باوەڕ بە ئەکاونتی فیک مەکەن، باوەڕ بە تیکتۆکی فیک مەکەن، باوەڕ بە فەیسبووکی فیک مەکەن. جیانی سوشال میدیا زۆر کەسی بوودەڵە و هیچ ئەتوانن خۆیان وەکو عالم و مامۆستا و مجاهید بناسێنن. زۆر کەسی جاسوس و دژەدین ئەتوان خۆیان بە مسلمان بناسێنن. زۆر دا و تەڵیتیان راوەتەوە. زۆر مسلمانیش بە نەزانانە تێکەوتووە. تۆ چۆن سیقە بە تیکتۆکێکی فیکەکەی؟ تۆ چۆن سیقە بە ئەکاونتێکی فەیسبوک یا تویتەر یا هەر ئەکاونتێکی تری فیکەکەی؟ هەموو ئەکاونتێکی فیک ئەگەری ئەوەی هەیە کە بەڕاستی مسلمان بێ، ئەگەریش ئەوەی هەیە لە 150 جاسوس بێ. یەکێتی پارتی لە ڕێگەی ئەکاونتی فیکەوە، لە ڕێگەی نردنی لینکەوە بە ئەکاونتی فیک کۆمەڵی مسلمانی زۆریان تووشی ناڕەحەتی کردووە. کۆمەڵی مسلمان کە هیچیان لەسەر نەبووە، بەڵام عەتفیان جوڵاندوون، شتیان بۆ دروست کردوون، بەڵگەیان لەسەر کۆ کردوونەتەوە و دوای داویانە بەسەریانە و گرتوویانە. بە هیچ شێوازێک تۆ بۆت نییە سیقە بە ئەکاونتی فیک بکەیت. تۆ چوزانی وەک ئەکاونتە فیکەکەیە. بە چه حەقێک تۆ پارە ئەدەی بە ئەکاونتێکی فیک؟ پیجێکی فیکە یا فلانە یا مۆساکەیە یا ناوی گەورە گەورە و قەبە لە خوانێن، تۆ چوزانی لە پشتی ئەو ئەکاونتەوە کێیە؟ نابێ مسلمان گوێت بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم مسلمان دوو جار لە شوێنێکەوە ناگەزرێ. ئێمەش کە ئەم قسانەکەین لە خۆمانەوە نایکەین. دیارە بەڵگانێکی زۆر زۆرمان لە بەردەستایە، بەڵام بە پێی لە کوردستان خۆ تۆ ناتوانانی بیاینتە سەر شاشە و دیسان تووشی ناڕەحەتی ببنەوە بۆی قسەکردنیانەوە. زۆر گەنجی مسلمانی بێتاوان بەهۆی ئەوەی کە کۆنتاکتیان هەبوو لەگەڵ هەندێک ئەکاونتی فیکە بەداخەوە گیراون، تووشی ناڕەحەتی بوون. هیچیشیان نەکردو، تەنها ئەوەی کۆنتاکتیان هەبوو. بە تایبەتی ئەو ئەکاونتە فیکانەی بانگەشە بۆ هەر لایەنێک ئەکەن کە لەو مەنتیقەیە ئەو لایەنە نایاساییە یا قاچاخ. ئەو ئەکاونتانە زۆر جێگومانن. یعنی دائما لە 150 تۆ داینی ئەم ئەکاونتە ڕەنگە ئاسایشێکی پارتی بێ یا ئاسایشێکی یەکێتی بێ. احتیمالە دەمامکدارە تۆ نازانی، کەسەکە جێگومانە. چۆن نامی بۆ نێری؟ چۆن کۆمنتی بۆ بکەی؟ چۆن لایکی بۆ بکەی؟ چۆن پارەی پێدەی؟ بە تایبەتی ئەمڕۆ ئەگەم لە لایڤێکە بوو، ئەمە لە لایڤ. یعنی کابرا من نەزانم ئەو کەسە مسلمانە یا جاسوسی یەکێتی و پارتیە بەجددی، بەڵام کابرا بە ئاشکرا بانگەشەی ئەوەیە کرد کەوا پارە کۆکاتەوە بۆ فلان و فیسار. یعنی بە گوێ بگرین لە لایڤەکە هەنێکم ڕیکۆرد کردووە. ئەگەر بمەوێ بەڵگە بێنم بەڵگەی زۆر هێنن، بەڵام ئەمانە دەمامکدارن، ئەمانە فیکن. تو ناتوانانی مامەڵی مسلمانێکی لەگەڵا بکەی. ئەمە ئەم لایڤەکەی ئەمڕۆ گوێ بگرن. بطلع او لا ليتو بدو صوب جدياري عراقي به لا يوم بيش زارك تيجي لحساب خوك اگر شريك لا يتو بيش زارك به لا يوم بقنجايه هموس على كان لا يوم بدوله رد على كان نصامك والله زور زحمته يقول لك ناتوان اللي بيان كي فبنو جانوك خم برجعين بيقطع قناتوان اللي بيان يعني ببردوامي حد لا درزيا والله يعني كيوتلونك هل بجديد ولا لا درزيا والله بلا درزيا بو كم اودس باك دوتو بشكم اوي شتي تيك بو بدر والله ربع شي دوسها يكسن تشي من حرام بين ربع زورك سنتي شي من حرام بين رجاجي سلامته بلي انا خويا شاهد انا اقر رجاجي سلامتنا بو وشتي نقطه شي تيابو نقطه يا صدق وصل لسر كلابو تيجي اقر نقطه شي شوف بلي انا الحمد لله والله ودي شلون لمت هناك تيجي او رئيس في شي هناك اقر شتي حب بيله لبرني لي لك ما لسرتك ماشي فيتر الحمد لله رجعت زور سلامتك ببيع ويتو من ببيع وبيع من تو ببيع وبيع بزانو لشو باركات ولا حرب من دز باركه شو هذا من زين بابين نو كوتشي بام لم دسوا هذا سكيتو اقرم بو انبر ابدا دس حاجه يوم كان دس سكيت دس دسي تو بقرم لو بداينا هلا وانا دسي مي برناكله کاکە بۆ خاتی الله تعالی بەچی ئەقلێکەوە تۆ لە ناو هەولێرە، لە ناو سلێمانیە، لە ناو هەڵەبجا ئەکاونتێکی دەمامکداری فیکە، باش ئەڵێ من پارە کۆکەمەوە بۆ فلان و فیسار. بەچی ئەقلێکەوە پارەی تەسلیمەکەی؟ بەچی ئەقلێکەوە خۆت ئەکەیتە ناو ئەو داوە؟ من نازانم ئێستامەکە قسەیەکە بەڕاستی مسلمانە یا غەیرە مسلمانە یا جاسوسێکە، من نایناسم، بەڵام ئەکاونتەکە فیکە دەمامکدارە و ئەو بەڕاستی ئەو قسانە ژیرگومانن. یعنی چی بڵێ ئەو لێرە بە 250 لێ بە 5 زایتینە؟ بەڕاستی ئەو قسانە ئەقڵ ینی ئەکرێ بە 500 بێ، ئەکرێ بە 750 بێ، ئەکرێ بە 1000 بێ، بەس بڵێک ئەو بۆ نمونە ئەڵێ لە 250 بۆ 5 شتی واکوایە. بجدي أم قسانة عاطفين أم قسانات والله أعلم راكي على داويك نيك يلا طلايق نيك شو كمان المسلمان يسألوا بابتا نك أم بابتا هما شركة باسك قال له حولير جيران هنا كان حكم دران هنا كان بربون لسر شبرا شون سي قبل أكاونتي فيك بتابتي أفرتان خوش كبر رزق عنهم هرسالي الشرعية بو أكاونتي كي دمام مقداري جاي قمانا نيري شون سي قيبيك كاكا أما هو كتورك مين وايا مين دشتك مينا أكليه لهركاتك مين يبتقيته وبيات أشكال نتقيته إتو بوشتنا أو دشنا مينا بوچتنا ئۆتۆڕە بۆ خۆت بەدەستی خۆت تووشی تالوکاکەی یا هەنێ مسلمانێ بەجددی گەنجن کاکە ئافرەتێکە بە ناوێکی ترەوە و تو بۆ نامی بۆنەی بۆ کۆنتاکتی بۆکەم کێڵێ ئافرەتە بەجددی ئافرەتە کێڵێ پیاو نییە کێڵێ سمیڵ بابڕێکی ئاسایش نییە ئێ تو ئازانی و جاسوسانی پارتیوێکی دەرسیان نەخوێندووە ئێ تو خۆت هیچت لەسەر نییە ئەوێ بە زۆر شتێکت بۆ دروستکە کۆمەڵێ بەڵگەت دەسەر کۆکاتەوە بە قسەی عاتف و بۆ بەزم و ڕزمانە مەوعیدێکت لەگەڵا دانێ یا لینکێکت بۆ بنێری ئایپەکەت وەرگری و با بەسەرتا بووگرە بڵێ تۆ ئیرابی ئێ تۆ خۆ هیچیش نەکردووە
بەس بۆ بەدەستی خۆت شتانێک ئەەکەی بەجددی خزمەت بەم دینە ناگەێنێ برا لەم کاتە بانگەوازی تەوحید کە ئەو نێتوانی بەڵام کاتێک کە تۆ بە ئەکاونتێکی فەیکەوە باشە بانگەشت بۆ لایەنێ کرد کە لەو شوێنە قاچاخە ئەمە جێی گومانە بەجددی و ئەسڵم ئەو لایەنێش ئەگەری هەیە هەر ڕەبتی نەبێ بە تۆ بەڵام تر ئەڵێ چی کاکە لە پشتی تیکتۆک و لە پشتی فەیسبوکەوە زۆر کەسی بوو دەڵە خۆیان کردو بەشت تیکتۆکی داناوە مامەسا فڵان مامەسا فڵان مامەسافی سەری مامەسا فڵانی ژەبینی فەیکە ئەمە نمونەیەکی ترە تو خوا ئەو ئەخلاقی مسلمانە بەس پێتان ئەڵێم ئەمە نمونەیەکی لەو تیکتۆکە فەیکانە نمونەکان زۆرن بەس بنات ئەو هینەمدانا گوێ بگرن تو خوا ڕۆژتی مسلمانە لو رجعنا واحد اسمكني لما فيها مشتك لا مروان بس وخش مروان يجد الجيم ولو رجعنا واحد اسمكني لما كاويا خش مروان يجد الجيم اساسا سلم مروان يجد كم كاتي انك باس منو باس افنان وباس احمد باس من كل يا كتسوي لك نبي باس كذي ودس انك هاتي خش وي بابج ودس بك زين شكرا لك شيء الشيوان باش كاكا فيها مشتك لا مروان بس وخش مروان يجد الجيم ولو رجعنا تو خوا ئەوە ڕۆژتی مسلمانە ئەمە یەکێک لەو ئەکاونتە فەیکانەوە بە حساب بانگەشە بۆ ئەوەیەکە تو خوا ئەخلاقی مسلمانە دادە بەڕێزەکەم نامە بۆ وانانێری کاکی من نامە بۆ وانێری تۆ جوزانی ئەوە کێیە هەر بەجددی ئەوە ڕۆژتی مسلمانە ئەکاونتێکی فەیکی داناوە بە ناوی بانگەشەکردن بۆ تەوحیدەوە خەریکی شتی ترە کابرا خۆی فەیکە دەمامەکدارە سبحان الله ئێستان چەند بێناز بووە سبحان الله چۆن کەسی بوو دەڵا کەسانێک بۆ بەرژەوەندێکی تری خۆیان ناوی تەوحید بەکارهێنن لا حول ولا قوة إلا بالله بەڕاستی ئەبێ مسلمان گێل نەبێت ئەبێ مسلمان وریا بێ بۆ خاستی خوا ئاگادار بن بەردەوام ئاگادارتانەکەمەوە ئاگاداری مناڵەکانتان بن بە تایبەتی ئاگاداری کچەکانتان بن دادە بەڕێزەکەم پرسیارێکی شەرعیت هەیە پێویست ناکات ڕەبتە بێ بە کۆمەڵی تیکتۆکی دەمامەکداری فەیکەوە کاکە بۆ نمونە ئاسایشێکی یەکێتیە یا پارتی ئەتوانێت هەر خۆی دە تیکتۆک بەڕێوە بەرێ ئەتوانێت تۆڕێ دروستکە چوار ئاسایشن هەر دانەی دە تیکتۆکیش بەڕێوە بەرێ ئەمە چل تیکتۆک ئەمە چل فەیسبوک ئێم چل فەیسبوکە ڕگلام بۆ یەکتریەکەن گروپێکی گەورە دروستەکەن بەهۆی ئەم چل فەیسبوکەوە بەخوا 200 فەیسبوکی مسلمانیش ئەخەنە ناو ئەم تۆڕەوە تۆڕێک دروستەکەن و بەزمڕزم و بە ساڵ و بە 200 جاری وایە ئیشی ئەوەیە کابرای جاسوس مەعاشەکەی لەسەر ئەوەیە بەردەوام تۆڕ داهێ خەڵک تووشەکە و دوای خۆشی ئاشکرا ناکات هەر بۆ ناوە بەردەوامە بێ ئەگەر زانی بەو ناوە کەشف بێ ناوەکەی گۆڕێ بۆ مامەسا فڵانی تەوحیدی یا مامەسا فڵانی ئەوە ئەم ناوە قەبانە لە خۆیان بۆ داونانەوە هەندێکیان هەر بۆ پارەیەکە بەڵام جاسوس نییە دانەیە کەشف بوو لە تورکیا کاوە کوردی بە ناوی تەوحیدەوە بۆ پارە سەر و چوار پێش دەفتەری کۆ کردەوە و پارەکەی خوارد ئەمەیان جاسوسی نەکرد هەیەی بۆ مێبازیکە بۆ ئافرەتێکە هەشێتی هەر بەجددی جاسوسە برام پێویست ناکات سیقە بە ئەکاونتی فیک بکەیت هەر ئەکاونتێکی فیک هەر تیکتۆکێکی فیک کەلاتە بیسڕەوە بەتایبەتی ئەوانەی بانگەشە بۆ لایەنێکەکەن کە ئەو لایەنە لەو مەنتیقەیە نایاسایی و قاچاخە وەڕەبتکردن هەر پەیوەندێک بەو لایەنەوە ئەکرێت تووشی بەزمڕەزمت کرد بەرپرسیارم لەسەر ئەو قسانم دانا بەدانێ و بەڕاستی بەزەین بۆ گەنجەکەم ئەزمونانایەتەوە بە قسەی ئاتفینەتان جوڵێنن دایکان باوکان برایان ئاگاتان لە خوشکتان بێ ئاگاتان لە کچەکانتان بێ ئاگاتان لە کوڕەکانتان بێ سەیری موبایلەکانیان بکەن سەیری تیکتۆک و فەیسبوکەکانیان بکەن بزانن کیان فرێندە ناویان لەگەڵ کیا هەیە و پێیان بڵێن نامۆشتیش نەسڕنەوە ئەمە زۆر ئەبێ زۆر وریا بن کاکە بۆ لە خۆڕا لەسەر هیچ بکرێتە ناو تۆڕێکەوە 5 ساڵ 6 ساڵ کوڕەکەت بەرن بە زەلیلی دوای بڵێ لە پێناو ئیسلام بوو بەرا لە پێناو ئیسلام نەبووە لە پێناو بیعقلەتی خۆت بووە هەیە لە پێناو مونەرمەتی خۆیەتی تۆ کابراک بەناوی کشێکەوە دایناوە نازانی سمێت باوڕێکی ئاسایشە زۆر بەڵگەیتر هەیە ئەگەر پێویست دانێم پێویستش ناکە ناوی ئەو ئەکاونتە فەیکانە هەر ئەکاونتێکی فەیک بە هەر ناوێکەوە خوایە کرد مامەسا نازانم فڵان فیسار باشە تۆ نابێت سیقەی پێ بکەی احتیمالی ئەوەی بۆ دانێت لە 150 ئەوان بن جاسوس بن و لە 150 مسلمان بن و بەجددی ئەو ئەکاونتە فەیکانەش بەرین لە شتی تر هەر کەسێک هەڵاسی ئەکاونتێکی فەیک دانێ ئەڵێ من فڵانە لە ڕاستیە وایە جای واشەیە لایڤ ئەکاتەوە جای واشەیە بە سەعات و بە 2 ساعت و بە 3 ساعت وریا بن کاکە وریا بن بۆ خاتری ئەڵڵا تەعالا إن شاء الله بهواية يوم بيان قشتي بيناتهم لو زيادة الروني كمان السلام عليكم ورحمة الله وبركاته.